کوردستانم دەستە خوشتی فەڵەستینی داگیر کراوە، هاوڕێی قودس و غەزەی خەڵتانی خوێناوە. بێ قەید و شەرت سوپای نەفرەتی بۆ هەموو داگیرکەرێک دەڕێناوە. کوردستان و فەڵەستینم بەیەکەوە یەک پەیامیان بۆ بەردەمی ویژدانی دنیا هێناوە. مافی بوون و سەروەری و ژیان، قەوارە و چیان بۆ هەر هەمووان. ئێستا غەزە بە پاڵپشتی زلهێزانی جیهان خۆر و لە بەردەمی ویژدانی مردووی دنیاوە، نێچیری داگیرکەرێکی بێ ئامان و بێلغاوە. ئێستا غەزە بە سەرکەناری دەریاوە تینووی ئاوە، بەخۆی و پەرداغێکەوە ڕاوەستاوە. لە جیاتی ئاو باڕووتی بۆ دەکرێتە ناو، لە جیاتی بەزەی و شیفا و عوزر و پاسا و دەریا و زەوی و ئاسمانی بۆ دەکرێتە داو. ئێستا غەزە لایەک قەڵای بەرخودانە و چێوی ورە و کۆڵنەدانە و لایەک خوێنی بەناحەق ڕژا و بۆ تەلافا و لایەک هەڵمەت و هیممەت و نرکە و نەڕەی مقاوەمە و ڕەبزی دیلی و تەسلیم بوون و مساوەمە و بریسکەی شمشێری هەڵکێشرا و لەلایەک زریکەی منداڵ و پیر و کەنەفت و بێحاڵ و دایک و باوکی جەرگ سوتا و هەنیسک و قوڵپی گریان و دابارینی ئەسرینی خوێنینە لە چاو. ئێستا غەزە تاقیکردنەوەی جیهانە، تاقیکردنەوەی ویژدانە، تاقیکردنەوەی ئیمانە، تاقیکردنەوەی دروشمە، تاقیکردنەوەی دروشمە بۆش و بریقەدارەکانە، تاقیکردنەوەی قەڵەم و دڵ و زمانە. ئێستا قەتڵ و عامی غەزە چیمیابارانی هەڵەبجە و شاڵاوی ئەنفالەکانی کوردستانە، ناکازاچی و هێرۆشیمای خاپورکراوی یابانە. ئێستا غەزە ڕەمزی ئازادی خوازان و بێکەسان و مەزلومانە، ئاوازی نەسرەوتن و گیان فیدایی و سەرکەوتن و زەندەقبەری ڕژێمی زایۆنی و دوژمن و چقڵی چاوی سەرلەبەری ناحەزانە.